سڵاو هاوڕێیانی خۆشەویست، ئەم کاتتان باش. لە ڤیددیۆم جارەدا باسی بەرنمەیەکی زۆر باش و بەسوودی های سێرڤای ڕۆتان بۆکەین لە GPS های تارگێت V200. ئەویش بریتە لە دابەزاندنی سەرفێس و گشتپێکردنی سەرفێس لە پرۆژەی ڕێگاوبان و لە سفرکردنەوەی ساحە و هەر پرۆژەیەکی ترکە بمانەوێت ئیشی کەتوفێڵی بۆ بکەین. بۆ مەبەستە سەرەتای ئێمە پرۆجێکتێکی نوێمان دروست دەکەین، دواتر کۆردینێت سیستەمەکەمان تعریف بکەین، لۆکاڵەکانی بۆ ئەنووسین، دواتر دەچینە بەرنامەی بەشی سێرڤای. لە بەشی سێرڤای ئینیڤێشن دیفرەنس لێرەدا پێویستە ئەو سەرفەیسە لە بەرنامەی سێڤڵ 3D بە فۆرماتی XML داخلی کۆنترۆلەکەت کرابێت و ئەچیتە بەشی ئیمپۆرت. لە ئیمپۆرت XML هەڵەبژێری و ئەچیتە ئەو فایلەی کە لێت خەزن کردووە و دواتر من پێشتر هێناومە سیلێکتی یەکەی ئۆکەی. وەگە بینن فایلەکەی خوێندەوە، کاتێ زوومی بکەم وەگە بینن هاوڕێیان سەرفێسەکەی ئیش پێ کردووە و ڕێژەی کەتوفێڵیمان پێڵێت دەو شوێنە، واتە تۆ پۆڵەکەت لە هەر سنوورێکی باوەندەری ئەو سەرفێسادا بنیت بڕین و پڕکردنەوەت پێ ئەدات و ئەمەش بۆ دقەی بڕین و پڕکردنەوە زۆر زۆر باشە و خێرایە لە ئیشپێکردنەوە. پێویست بەوە ناکات پۆین بە پۆین سفر بکرێتەوە تا کۆنتۆڵی بڕین و پڕکردنەوە بکەیت. کاتێکی خۆش.